گرنگی ژەمی پارشێوان ئەوەیە کە مرۆڤ بە درێژایی 12 بۆ 13 ساعت بە ڕۆژوو ئەبێت پێویست ئەکا خواردنێکی خوارد بێت کە هیچ نەبێت نیوەی ڕۆژەکە جەستەی بە پڕوزە بمێنێتەوە. ئێمە لەو کاتێک کە بە ڕۆژوو ئەبین بڕێکی باش لە شەکری غەزنکراوی جەستە ئەکرێ بە وزە و هەنیە جاریش لە پرۆتینەکانی ماسوولکەکان تێک ئەشکێنرێت و ئەگۆڕێ بۆ شەکر و بە کوزە بەکارهێنێت تا کاتی بەربانگەکە. بۆیە ئێمە هەمیشە ڕێنمایی هاونیشتمانیانەکەی کە ژەمی پارشێوان زۆر گرنگە و پێکهاتەی ژەمەکەش زۆر گرنگە و کاتی ژەمی پارشێوەکەش زۆر گرنگە. کاتی ژەمی پارشێو زۆر نزیک بێت لە کاتی بانگی بەیانیەوە. زۆر شتێکی باش ئەبێت چونکە کاتێکی باشتر کەسەکە بە تێری ئەمێنێتەوە. ئەمە خاڵێت. خاڵی دووەم پێکهاتەکەی چی بێت؟ لە پارشێوانە ئێمە پێکهاتەی پرۆتینی زۆر گرنگە، لەگەڵ یا کاربۆهیدراتی ئاڵۆز زۆر گرنگە، لەگەڵ یا چاوری سوود بەخش. خۆشبەختانە لە کللتوری خۆمانە گرنگی بە بەرهەمی شیر و سپیایەکان ئەدرێت کە هەرسێ ڕەگەزە خۆراکیەکەی تایە بە نزیکی باسی بکەین. بەرهەمە سپیایەکان شیرەگرێتەوە، ماستەگرێتەوە، پەنیرەگرێتەوە، کەرە و قەیماغەکرێتەوە. بۆ ئەمانە پرۆتینی باشیانتیایە، چاوری سوود بەخشیانتیایە، چاوری تێریانتیایە، ئەبێ جیاکاریە بکەین ئەو چاوریە تێرەی لە بەرهەمی شیر و ماست و پەنیرە هەیە جیاوازە لەو چاوریە تێرەی کە لە گۆشتا هەیە. هی بەرهەمی شیرەکان زۆر تەندروستتر و سەڵامەترن بەراورد بە چاوری تێری گۆشت. بۆیە بەرهەمی سپیایەکان ڕەگەزێکی خۆراکی تەندروستن بۆ ڕێنمای هاونیشتمانیانەکەین لە ژەمی بەیانیان و پارشێوانە بەکاری بهێنن. بابەتی سپیایەکان چی لەگەڵا بێ؟ ئێمە زۆر جار نان و چا لەگەڵ بەرهەمی سپیایەکانە بەکارەهێنین وەکو هاوڵاتیان. بەڵام ڕێنمای ئێمە بۆ ئەوەی خواردنەکە زۆر دەوڵەمەندتر بێ، بەهای خۆراکیەکەی بەرزتر بێ، ڕێنمایان ئەەکەین بۆ نمونە چاکە لە جیاتی شەکری سپی هەنگوینی تێبکەن، بڕێکی کەم هەنگوین بۆ شیرینکردنەکەی. باشە لەگەڵ یا بۆ نمونە ئەم چایە کەسەکە لە جیاتی ئەوەی شەکرە سپێکە بەکارەهێنێت هەنێک هەنگوینی تێبکات. هەنگوینی دەست نەکەوت ئێمە ڕێنمایی ئەەکەین خورمایە. خورماکە لە دەمیدانێ گازی لەیەکرێ شرینەکەی لە دەمیایە چاکاکا بەسەریە، یان مێوژە یان تووە یان کشمیشە، هەر بابەتێک لەوانە هەبوو ڕێنمایانەکەی ببێ بە جێگرەوەی شەکری سپی. بۆ ڕێنمایشیان ناکەین بەڕاستی شەکرا دەستکردەکان ئەوەی کە لە بازاڕا هەیە بەکار بێت وەکو هەنێ بەرهەم لە سەیدە لێو دەرمانخانەکان ئەفرۆشێت چکە توێژینەوەکان دەریان خستووە کە کاریگەری لەسەر پەنکریاس هەیە و لەگەڵیشا کاریگەری لەسەر بەکتریا سوود بەخشەکانی ڕیخۆڵۆ گەدا هەیە. بۆیە خواردنە سروشتێکە سەڵامەتترە. بابین وەسەر باسی ئەوەی کە چۆن بەرهەمی سپیایەکان دەوڵەمەندتر بکەین. ئێمە ماستمان هەیە بۆ نمونە. ئێمە ئەم ماستە ئەتوانین چەرەزی لەگەڵا بخۆین یان ئەتوانین چەرەزەکە هاڕاو بێ دووسێ کەوچک چەرز تێکەڵ بە ماستەکەکەین. خودی ماستەکە چاوری سوود بەخشی تایە، پرۆتینی تایە، کاربۆیدراتیشی تایە، ڤایتامین و کانزاشی تایە. این چەرەزیش بە هەمان شێوە پرۆتینێکی باشی تایە، چاوری سوود بەخشی تایە، ڕیشاڵی تایە، کاربۆیدراتی تایە کە تێکەڵ دەکەین بەهای خۆراکەکەی زۆر بە نرختر ئەبێ و هەستی تێریەکی باشتریش ئەیا بە کەسەکە و بۆ ماوەیەکی درێژخایانیش بە تێری ئەمێنێتەوە. بۆیە هاونیشتمانیان بۆ نمونە ئەتوانن بەراوردی بکەین ئەگەر ئەم سەمونە لە ئاردێکی سپی دروستکرا بێت واتە تەنهانی شاستەکە بێت بێوێت ئەمە بماستەکەەوە بخوات یان چەرەزێکی هاڕاوەکە یان چەرەزەکە ئێمە ڕێنمایانەکەین چەرەزەکە بەکاربێنێت چونکە ئەمەیان سەڵامەتتر و تەندروسترە. چونکە ئەمەیان زۆر بە خێرایی ئەگەر کەپەک و ڕیشاڵەکەی لێ دەرکرابێ بەس نیشاستەکە بێ بەڕاستی زۆر بە خێرایی شەکری خوێن بەرزەکاتەوە. بۆیە هەمیشە ڕێنمایی ئەەکەین دانەوێڵی تەواو بەکاربێن کەمەوەسمان لە دانەوێڵی تەواو ئەوەیە کە پێکاتەکانی گیانە کراوەتەوە. لەبەرەوەی ڕیشاڵیتیایە ڤایتامین و کانزایی زۆرتیایە هاوسەنگی شەکر ڕائەگرێ لە خوێنە و گرنگە ئاگاشیان لە بڕەکەی بێت چونکە کەسی وا هەیە چواردانە لە ماخوە.
ئێمە لە ژەمی پارشێوانە هەنێک کەس هەیە بەرهەمی سپیاکان بەکار ناهێنرێ، ژەمی خۆراکی بەکارهێنێ وەکو لەوە چێ مریش بێ، شلێک بێ لەگەڵ برنجە. عادەتەن ئێمە هەردووکی هەر سەلامەتن ئەگەر بە شێوەیەکی سەلامەت ئامادە کرابێت و پێکاتی خۆراکەش سەلامەت بێت، تەندروست بێت. بۆ نمونە ئەگەر لە پێشا قاپێک سەڵاتە ئەخوا، دوای ئەوە شلەیەکە بە برنجەوە ئەیخوات، ئەمە ئەبێ بکرێت بڵێن یعنی ژەمێکی تەندروستەوە کەسەکەش جەستەی گونجاوە بۆ ئەو خواردنە و پێ ئیسراحەتە، ئێمە گرفتمان نییە لەگەڵێ. بەڵام زیاتر بابەتی پرۆتینەکان و ڕیشاڵەکان و لەگەڵ چۆری سوودبەخشە لە پارشێوانە هەبێت، ئێمە لەگەڵ ئەوەیە بۆ ئەوەی کەسەکە بڕی پێویستی جەستەی دابین بکات. بابەتی چاش لەگەڵ خۆراکە ئێمە بابەتێکی هەڵمژینی ئاسنە. هەڵمژینی ئاسن ئەو ئاسن کە لە گۆشتا هەیە بەرهەمی گۆشت و لەگەڵ لە بەرهەمی هەنێک ڕۆک و سەوزەوەک و نیسک و پاقلەمەنێکان و ئەمانەیە هەیە. عادەتەن کاریگەری چا لەسەر هەڵمژینی ئاسن پەیوەندی بە بابەتی ئاسنی ڕووەکیەوە هەیە و لەگەڵ میوەکانە ڕووەکە هەر بابەتێکە کە ئاسنی تایە جگە لە گۆشت ئەکرێ خواردنەوەی چا لە دوای خواردنەکە کاریگەری هەبێت لەسەر هەڵمژینی ئاسنەکە. بەڵام خواردنەوەی چا لە دوای گۆشت و بەرهەمەکانی گۆشت ئەوەی کە وەکو جگێرەیان هەر بابەتێکیکەیە لە گۆشت و پرۆتینی گۆشت کە ئاسنی تایە چا تەسیری لێ ناکات. بۆ ئەوەی هاونیشتمانیان ئاگداری ئەو بابەت، چونکە زۆر جار ئەڵێن چا لە دوای خواردنەوە تەسیری لە ئاسن دروستەکە. ئێمە ئەبێ بزانین ئەو ئاسنە لە چه بەرهەمێکی خۆراکیایە. بەرهەمی ڕۆکی بەڵێ ڕێگری لە هەڵمژینێکە بەڕادەیەک، بەرهەمی گۆشت ڕێگری لێ ناکات. ئەگەر ئەمەیان دانەوێڵی تەواو بێت تەمان سەلامەتترە. ماستەکەش بە هەمان شێوە ئەگەر ئەتوانین شەوەفانی بۆ زیادکەین بە هەمان شێوە ڕیشاڵ و کاربۆهیدراتی ئاڵۆزی تایە، تۆی کەتان بێ یان هەر بەشێک لە یان جۆرێک لە تۆوەکان بێ هەر سوود بەخشە بۆی ئیزافە بکرێت. بۆی لە کۆتاییە ڕێنمایانەکەین گرنگی بە خواردنە سپیاکان بن، ڕەگەزێکی خۆراکی تەندروستە، لەگەڵیشیا پارشێ و زۆر زۆر تەندروستە و لە ڕووی دینیەوە سنەتە، لە ڕووی زانستیەوە تەندروستە و سەلامەتە و پێویستیشە و ژەمی بەیانیانیش دوای ڕەمەزان بە هەمان شێوە ژەمێکی تەندروستە. داواکەم لە هاونیشتمانیان گرنگی بە ژەمی بەیانیان بن. لەوەچ ئێستا بڵێن هەندێک لە سپۆرەکان ئەڵێن ژەمی بەیانی مەخۆ، من دڵنیایە نەکەمەوە. ئەوانەی کە بانگەشەی ئەوە ئەکەن کە هاوڵاتیان ژەمی بەیانی نەخۆن، هیچ کەسێکیان پزیشکی پسپۆری خۆراکی کلینیکی نین. هەنێکیان هەر پزیشک نین، هەنێکیشیان پزیشکن بەڵام پسپۆری خۆراکی کلینیکی نین. ئەمە ینی بە دڵنیاییەوە بە هاوڵاتیان ئەڵێم کە پەیوەندیان بەم پسپۆریەوە نییە. لە کۆتایی ئاڵێم ژەمی بەیانیان ژەمی تەندروستە، ژەمی پارشێوان تەندروستە، پێویستە ڕۆژوان ژەمی پارشێوانی هەبێت، چونکە بە یەک ژەم ناتوانێت پێویستیەکانی جەستەی لە ماوەی یەک مانگە لە ڤیتامین و کانزا و ڕیشاڵ و جە ئۆکسان و بابەتەکانی کە دابین بکات. ئەو دوو ژەمە ڕێخۆشکەرە بۆ ئەوی بتوانێت پێویستیەکانی جەستەی دابین بکات.